یەکێک لەوانە ئەوە بی کە ئەوەی خۆی بەسەرکردە و ڕێبەر و نوێنەری گەلی کورد بزانێت پێویستە ئاستی وشیاری دڵسۆزی و فیداکاری و مۆراڵی ئەخلاق و هەستی نەتەوایەتی لە ئاستێکدا بێت کە دوژمنانی گەلی کورد بە هیچ بڕووبیانوێک لەژێر هەر پاساوێک و تەنانەت بەگاڵتەش نەتوانن داوا لەو سەرکردەیە بکرێت کە خوێنی کورد بەدەستی کورد بڕژێت و پەیامی تر چونکە ناکرێت ئێمە هەتا سەر وەکو ژیانی کە و ئاسا بژین کە هەمومان لەناو چوار قەفەزداین هەر کاتێکی دوژمنانمان نوویستیان بە ئارەزووی خۆیان بۆ کەیف خۆشی خۆیان لە مەیدانێک بەرمان بدەن بۆ پەڕوپۆکردنی یەکتر ناکرێت ئێمە تا سەر قۆچی قوربانی شەڕێکی نەگریز بین کە بەدەستی خۆمان نیە لە سوودی خۆمان نیە لە بەرژەوەندی خۆمان نیە پلانەکەی دوژمن بۆماندا دەڕژێ تاکەی ئێمە کرێکار و ئامێری جێبەجێکردنی نەخشە و پلانەکانی دوژمنان بین کە دەیانەوێت کوردستان و یەکێتی و تەبایەتی کورد لە ناو بن و بەڕاستی ئەگەر ئەوە نەکەین شەرمەزاری و خەمێکی گەورە تۆمار دەکەین و ئەگەر ئەوە نەکەین بەڕاستی تۆماری پەڕەیەکی پڕ شەرمەزاری بۆ خۆمان تۆمار دەکەین بۆیە پێویستە هەر تاکێکی کورد بزانی کە ئەرکێکی گەورەی لەسەر شانە ئەوڕۆ ئەویش وەستانەوەی دژی شەڕی ناوخۆ و بەڕاستی قۆناغی کوردی ئەوە بوو کە دوای ئەو سەرکەوتن و ئەو ناوبانگەی کە کورد بە هاوبەشی پێشمەرگە و شەڕوان و گەریلا لە شەڕی نەگریسی داعش تۆماری کردووە بەرهەمی شەڕەکە بچنینەوە نەک ڕیفراندۆمێکی سەقەتی تێدا ئەنجام بدەین نەک دووبارە بەوەشەوە نەوەستین شەڕێکی ناوخۆ ماڵوێرانکار دروست بکەین ئەوەی شەهیدەکانمان بە خوێنی خۆیان ئەو سنوورە دەستکردەی کە دوژمنان بۆیان کێشاوین کاڵیان کردوتەوە ئەمە دووبارە بە نەخشە و پلانی دوژمن ئەو سنوورانە تۆخکەینەوە ئەو خوێنە بە هەدەر بدەین یعنی بەڕاستی جێی ئەسەفە ئێمە 4 ساڵ پێش ئێستامان لەبیر چووبی کە ژەڕوانێک و گەریلایەک و پێشمەرگەیەک بە نارنجۆچێک چاوەڕوانی هێزێکی دوژمنکاری نێودەوڵەتی و ئیقلیمی دەکرد کە بێ شەڕەف و ناموسی کورد ببە ئەو نارنجۆکەی پێبدا تەقێندرێتەوە ئێستا وای لێبێ لە باخەڵی یەکتری کەن و یەکتری پێشەهید بکەن بێگومان ئێمە وەک گەلی کورد ئەزمونێکمان هەیە بە تایبەت لە باشووری کوردستان سەبارەت بە شەڕی ناوخۆ کە لە ڕاستیدا تەنها گەلی کورد لە شەڕی ناوخۆ زەرمەند بووە بێگومان هەمومان دەزانین شەڕی ناوخۆ چی هەڵی دەگیرسێنێ و پلانی چیەیە بێگومان دەوڵەتی تورکیا هۆکاری سەرەکی ئەوەیە کە ئەمڕۆ دیسان جارێککە دووبارە شەڕی ناوخۆ هەڵبگیرسێت بێگومان بە پێشنگایەتی ئەو هێزێکە چەکدارە کە هەمومان دەزانین پێشتریش چێ و شەڕی هەڵگیرساندووە شەڕی براکوژی یەکێکە لەو شەڕانی کە گەلی کورد هەمیشە زەرری لێبینیوە و زیانەکانی بێگومان پڕ ناکرێنەوە ئەزمون هەیە لە بوارەدا و هەمومان دەزانین کە ئەو شەڕێکە ئێستا بە تایبەتی دەوڵەتی تورکیا دەیەبی سەپێنێ لە باشووری کوردستان بە شەڕی براکوژی بەوەی کە هێزەکانی باشووری کوردستان لە دژی پارتی کرێکارانی کوردستان شەڕ هەڵبگیرسێنن بێگومان یعنی ئێمە دەزانین کە ئەوەی کە زەرمەندی سەرەکی و زەرمەندی گەورە دەبێت گەلی کووردە و دەوڵەتی تورک دیسان هەموو قازانجەکە دەچێتە بەرژەوەندی دەوڵەتی تورکەوە چونکە ئەو سەرچاوی هەڵگیرساندنی ئەو شەڕە ناوخۆیەیە بۆیە پێم وایە ینی گەلی کورد پێویستە وشیار بێت تاچی کورد پێویستە وشیار بێت دژی ئەو شەڕێکە دەسەپێندرێت بەسەر گەلی کووردا بە تایبەت لە باشووری کوردستان و بابزانین کە ئەو شەڕە تەنها لە بەرژەوەندی دەوڵەتی تورکە و گەلی کورد زیانی لێ دەبینێت بۆیە پێم باشە ئێمە هەمومان تاچی کورد وشیار بین و دژی ئەو شەڕە نەگریسە ئەو شەڕە نەخوازراوی کە دەوڵەتی تورکیا دەیەوێت بیسەپێنێت بەسەر گەلی کووردا دژی بۆستینەوە بڕژێنە سەر شەقامەکان و بە هەموو شێوێک ئەو شەڕە نەخوازراوە ئەو شەڕی کە زیانی بە گەلی کورد دەشکێتەوە ڕەتیکەینەوە دیارە پرسی شەڕی ناوخۆ شتێکی خوازراو نییە هیچ کات و لە هیچ دۆخێکدا و ئەمە ئەژەندای دەوڵەتانی داگیرکاری کوردستانەوە ئەژەندای خەڵکی شۆڕژگێر و هێزی شۆڕژگێر نییە
بەڵام بەداخەوە هەمیشە داگیرکارانی کوردستان ویستیان هەبووە ململانێ لە ناو خۆی کوردستان و لە ناو هێزە سیاسی و گروپە جیاوازەکانی کووردا پەرە پێ بدەن درێژە پێ بدەن و مێژوو شاهیدی زۆر ململانێ و زۆر شەڕی خوێناوێت لە بینی هێز و گروپ و خێڵ و خێڵەکانی کوردستاندا کە هەر ئەمەش وای کردووە کورد تاتاوەکو و هەنجێ لە دوای میلەتانی ترە ئەوەی کە میلەتانی تر لە سەرەتای سەدەی بیستەم پێی گەیشتون و دانانی بناغی دەوڵەتی ناسیۆنالیستی ئێمە تازە بە تازە لە 1920دا وردەوە بیلەوە دەکەنەوە دەوڵەتمانە بێ و لە چوارچێوەیەکی نەتەوەی یانە بیر بکەینەوانە. ئەم بەخواستە خواستێکی کوردی نییە وەکوتم خواستی داگیرکارانی کوردستانە و خواستی هێزی بەرژەوەندی خوازە هێزگەلێکە کە بە دوای هەژمون و هێزدا دەگەڕێن دوجار ئەوەی زیان لەم شەڕە دەکا کۆی خەڵکی کوردستان لەوانەیە هێزێک گروپێک قازانج بکات لە کۆی گشتی پرۆزەکەدا بەڵام ئەوەی زیان دەکا هەموو کوردە بێگومان ئەمە گوێمان لە لێدوان و تەسریحەکانیان دەبێت گوێمان بە تایبەتی لە ئەو ڕۆدا هێزێکی کاریگەر کە لە دژاتی قەزی کوردی و دژاتی پرسی کوردی بە ئاشکرا و لە دەکات تورکیایە ئەوەکو لە لێدوان تەسریحەکانیدا دەبینی ئەردۆغان بەردەوام قسە ئەوە دەکات دەڵێ ئێمە لە هەر شوێنێک سەربازێکمان بکوژرێ و شوێنە خاچی تورکیایە تورکیا بەهۆی دروستبوونی بارگرژی و شەڕ لە بینی هێزە سیاسیەکاندا بێگومان دەرفەتی بۆ دەڕخسێت تاوەکو باشتر مداخەلە بکەوە باشتر بێتەنەوە هێزە سیاسیەکان ناچار بە تەنازولاتی زیاتر دەبن بۆ بەرژەوەندی و مەساڵحەکانی ئەو لە چوارچێوەی خاچ کوردستاندا مێژوو بخوێنینەوە و ئێستا پێ هەڵسەنجێنین و بڕیاری پێ بدەین لە مێژوودا لە هەموو تاریخی بەشەریەتدا هیچ کاتێک هیچ میلەتێکی دنیا لە شەڕی ناوخۆدا قازانجی نەکردووە هەموو میلەتانی دنیا زیانیان کردووە بە تەحدید ئێمە وەکو کورد زیانی گەورەمان لە شەڕی ناوخۆ کردووە بۆیە ئێمە دەبێ بیل لەوە بکەینەوانێ نابێ ئێمە هیچ کاتێک بیل لەوە بکەینەوە خیار بێ لە لامان شەڕ بەتایبەتی شەڕی ناوخۆ نابێ خیار بێ لە هیچ هێزێکی کوردی لە هیچ گروپێکی کوردی و لێکتێ نەگەیشتن هەیە دەکرێت گفتوگۆ و دیالۆگ پێش بخەین نزیکایەتی دانیشتن بەرژەوەندەکانمان لێک نزیکتر بکەینەوە تاوەکو بتوانین ئەوەی کە بە شەڕ پێویستەکەین بە دیالۆگ بیکەین و بە گفتوگۆ ڕێگاچارە و کۆتایی بە چێژەکانمان بێنین.